دەچینە هەولێر بڕیار محەممەد لەگەڵمانەوێ بەڕێوەبەرایەتی ڕوبەڕووبوونی و قێرانەکان داواکاریەک ئاڕاستی بەغداد دەکات بۆی بزانین کە داواکاریەکەی چییە و بەغداد یاخود ئەمان کەی داواکاریەکە پێشکەش دەکەن. بڕیار محەممەد لەگەڵمانەوێ. بڕیار نیوەڕۆ باش تێمە لای تۆ قسەمام کە سەبارەت بە داواکاریەکە چییە و هاوکات لەگەڵەوەشدا کەی بڕیارە ئەم داواکاری پێشکەش بە عراق بکرێت. هێڤی دیارە ناوەندی هەمانجی قەیرانەکان لە هەرێمی کوردستان بەردەوام لەگەڵ حکوومەتی عراقی لەسەر خەتن بۆ ئەوەی ئەو ئاوارانەی و پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستان ماون و لە کەمپەکانن تاوەکو ئێستا بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. ئەو هەمانجە بەردەوامی هەیە لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەو پێشهاتانەی کە بۆم دواییە لە عێراق هەبوون هەرچەندە لە پێشووتردا چەند کەمپێک لە هەرێمی کوردستان ئەوانەی کە لەوێ نیشتە جێبوون گەڕانەوە شوێنەکانی خۆیان، بەڵام تاوەکو ئێستاش لە هەندێک لە کەمپەکان تاوەکو ئێستا ئاوارەکان ماونەتەوە. جا دەمەوێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەرەوە بکەم بزانم لەگەڵ حکوومەتی عراق گەیشتون بەکوێ لەسەر بابەتی گەڕانەوەی ئاوارەکان وەروەها ئەو داواکاریانەی کە لە پێشووتردا ئەوان لە بەغدایان هەبووە چی بوونە. لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. علی سەعید لەگەڵم دەبێت بەڕێوەبەری داتا و زانیاریەکان لە ناوەندی هاوبەشی هەمانجی قەیرانەکان لە هەرێمی کوردستان. کاگالی سڵاو دەبێ کەی ئەو ئاوارانە دەگەڕێنەوە کە ئێستا لە کەمپەکانی هەرێمی کوردستاندا هەن؟ بەڵێ سپاس بۆ دەرفەتە بەخێر بێن. بابەتی ئاوارەکان لە هەرێمی کوردستان بابەتێکی مرۆیە وابەستەیە بە کۆمەڵێک هۆکار و فاکتەری ئەساسی کە ئەو ئاوارانی لە هەرێمی کوردستان هەن بە شێوەیەکی ڕەزامەندانە شکۆمەندانە شوێنەکانن ئارام بکرێت بۆی بگەڕێنەوە زەیری ڕەسەنی خۆیان. طبیعی ئێمە هەوڵەکانمان بەردەوامە لەگەڵ سەرجەملایەنەکان لەگەڵ ئاژانسەکانی تۆیەگرتوەکان لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆی زمینە سازی لەبار بکرێتن و بە شێوەیەکی ئارەزومەندانە ئەو هاوڵاتیانی کە میوانن لە هەرێمی کوردستان بتوانن بە سەلامەتی و بە سەربەرزی بگەڕێنەوە سەر زێد و واری خۆیان. باشە لەبارەی پێداویستیەکانەوە خۆتەزانی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپی داراییدایە و لەگەڵ ئەوەشدا ئێوە هیچ داواکاریەکتان لە حکوومەتی عراقی کردووە بۆ ئەوەی بەرەو وەرزی سەرما دەچین و کۆمەڵێک پێداویستی هەیە بۆ ئەو کەمپانە ئامادە بکرێت؟ بەداخەوە هەموو ساڵی ئەوە دووبارە دەبێتەوە. ئێمە وەکو ناوەندی قەیرانەکانی وەزارەتی ناوخۆ لەگەڵ سەرجەملایەنەکان دەرگای گفتوگۆ و حیوار و دانوستانمان کراوەتەوە لە ناویشیاندا لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی اتحادی کە وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی عێراقە. بەڵام بەداخەوە ئەوان لیژنەیەک هەیە لە وەزارەتی کۆچبەرانی حکوومەتی اتحادی لیژنەی باڵای فریاگوزاری و حەوانەوەی ئاوارەکانە. ماوەی ساڵانی ڕابردووە و لیژنەیە چەندین کۆبوونەوەی کردووە. ئێمە لەو کۆبوونەوەانە لە بەشێکیان بەشدار بووین. بەداخەوە ئەو لیژنەیە ئەوەندەی کە بڕیار لە دژی ئاوارەکانی داوە بڕیاری بۆ بەرژەوەندی ئاوارەکانە داوە بە حەقیقەت. بەداخەوە بابەتەکە تەواوەکو بابەتێکی سیاسی سیر کراوە و هەمیشە هەوڵ درراوە لە بابەتە مرۆیەکە دابترازێەوە بشۆردرێتەوە. ئێمە هەموو جارێ ئەو داواکاریانە لە ڕێی کەناڵە فەرمیەکان بوو سەرجەملایەنەکان کۆمەلگەی نێودەوڵەتی و ئاژانسەکانی تۆیەگرتووەکان و حکوومەتی اتحادیش دەنێرین. پێداویستیەکان وازەحن پێداویستیەکان دیارن. خەڵکێک کە تاکو ئێستا لە کەمپەکان هەن 120,000 کەس لە کەمپەکان دەژین. تاکو ئێستا ئێمە 32 کەمپمان هەیە لە هەرێمی کوردستان کە 23 کەم بۆ ئاوارەکان و 10 کەمپیش بۆ پەنابەران تەرخان کراوە بە تایبەتی لە پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و کەمپێکیش بۆ پەنابەران لە پارێزگای سلێمانی. بەداخەوە هاوبەشیکردنی حکوومەتی اتحادی و وەزارەتی کۆچبەران بۆ هەمەهەنگی و هاوکاری لە بواری پەنابەران سفر بووە بە هیچ شێوەیەک هیچ هاوکاریەکی پەنابەرانی نەکردووە و ئەوانەی کە بە شێوە و صفەتی پەناخوازیش لە هەرێمی کوردستان دەژین. ئەوەی ئاوارەکان دەمێنێتەوە بۆ خۆیان لە وەزارەتی کۆچبەرانی عێراق بڕیارێکیان هەیە کەس مانگانە پێویستە 2 پارسێل خۆراکیان پێ بدرێ. بەداخەوە بڕیاری خۆیانە پێشێری دەکەن. 8 مانگی ڕابرد و تێپەڕیوە 2 جار پارسێلی خۆراک بۆ خەڵکەیە هاتووە. لە کاتێکدا ئێمە لە سەرچاو میدیایەکان و لە خەڵکانی دیکە دەبرسین بەدەیان دۆسیە لەو بابەتە لەلایەن دامەزراوەکانی حکوومەتی عێراق لە بەرامبەر وەزارەتی کۆچبەران جوولێنراوە کە بۆچی ئەو بابەتە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکرێت و ئەو مستەنەداتانەی کە کڕینی پێدەکرێت بۆ شێوەیە مامەڵەت لەگەڵ دەکرێت بە حەقیقەت. ئەو خەڵکێکی خاوەن پێداویستیە خەڵکێک کە بە مەجبوری لە کەمپێک نەمێت ینی بمێنێتەوە و ئەوەی پێ باش بێ لەوەی کە بگەڕێتەوە شوێنی ڕەسەنی خۆین دەبێت لە بارودۆخی یەکجار خراپدابێ. لە بیریشمان نەچێ نزیکەی 300,000 کەس لەو خەڵکی ڕەسەنی کوردانی ئێزدی دەڤەری شنگالن کە ئێمە بە وازەحی بە حکوومەتی اتحادیمان وتووە لە سەرجەم کەناڵەکان کە تاکە دەلیڤەی چارەسەرکردنی ئەو دۆسیە بریتە لە جێبەجێکردن ڕێکەوتننامەی شنگال. ڕێکەوتننامەی شنگال نەخشە ڕێگای چارەسەرکردنی ئەو دۆسیەیە و هاوکات مەسەلەی دروستکردنی
با بڵێم دروستکردنی ژیانێکی شایستە بۆ ئاوارانە دەلیڤێک دەڕەخسێنێ کە پێویستە ئەو خەڵکەیە بە سەربەرزی بگەڕێتەوە لەبیرمان نەچێ بە سەدان گۆڕی بە کۆمەڵ تا ئێستا لە شنگال و دەوروبەری هەن خەڵکێک چۆن دەتوانێت بگەڕێتەوە دەیەک کە گۆڕێکی بە کۆمەڵە تەنیش دەیەکە بێ لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەو خەڵکێ تووشی جەنۆساید بووە تووشی تاوانی جەنگ بووە تووشی تاوانی دژ بە مرۆڤاتی بووە پێویست تەنانەت ئەو قەرەبووی کە حکوومەتی اتحادیە و وەزارەتی کۆچبەران قسەی لەسەر دەکەن 4 ملیۆن بۆ هەر خانەوادێک کە بەداخەوە ماوەی ساڵی ڕابردوو تەواو وەستێنراوە و هیچ کەسێک سودمەند نەبوو تێیدا دووبارە ئەوەش بە سیاسی دەکرێت و ئەگەر چی پێچەوانی هەموو بنەما و ئیتفاقاتی دەولی و قانونی دەولی و معاهدەی ڤێننا و هەروەها یاساکانی جەنۆسایدە ئێمە دێین حکوومەتی اتحادی دێ وەزارەتی کۆچبەران دێ بە شێوەیەک مامەڵە لەگەڵ دۆسیە دەکە کە بە حقیقت ینی ناتوانێت چارەسەر بکرێت دەست خۆش بێ بەڵێ هێوی ئەوە جێبیست بووی ئەمە ئەو داواکاریانەی ناوەندی هەوبەشی هەمانجی قەیرانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە لە ماوەی ڕابردوو ئاراستەی بەغدای کردو بۆ ئەوی ئەو داواکاریانەی کە ئاوارەکان لە هەرێمی کوردستان هەیەە لانی کەم ئەگەر هەمووشی جێبەجێ نەکرێت نیوەی ئەو داواکاریانەی کە هەیەە جێبەجێ بکرێت بۆ ئەوی بتوانن لە ژیانێک بژین پێویستیان بە کۆمەڵێک بابەتی دیکە نەبێت کە ڕۆژانە لە نێو کەمپەکاندا پێداویستی زۆریان هەیە بەڵام وەکو پێویست ئەو پێداویستیانیان لەلایەن حکوومەتی عراقیەوە بۆ جێبەجێ ناکرێت. بڕیار محەممەد پامنێری کورسانیوز لە هەولێر هەر بژی.